دوو شوێنەواری کفری دوای نۆژەنکردنەوەشیان بەڵام لەلایەن کەسانی نادیارەوە تێکدراونەتەوە. ئاسیاوی قازی یەکێک لەوانەیە. مێژووەکەی لە 1.5 زیاترە. 9 ساڵە نۆژەن کراوەتەوە بەڵام 3 جاری تر تێکدراوە. کە کۆمەڵی خەڵکی ناشیا و نەک هەر هەمووی بەت کۆمەڵی زەلام هەیە تێن لە ئێرانە لە جاتیەوەی جارجار جەڵێن حکومەت گەندەڵ و حکومەتیی بۆمان نەکردووە بەڵام ئەگە حکومەت ئەو شتەی بۆ ئێوەیەکە بۆ کردێتی خەڵک ئەمە کە لە پورێکی قەدیمیە کە خەڵک لەسەر ئەم بەرنامە ژیانی بردەتە سەر و بەڵام بەداخەوە ئەو نەوەی ئیمڕۆ کە لە جاتی ئەوەی بێت شتەکە ئاوەدانەوە بکات و سەیری بکات شتی باشتر بکە هەڵە تێکێدا. ئەمەش شوێنەواری سەردەمی ئەشکانیەکانە و لە ناحیەی سەرقەڵایە. دەرگای پێوە نەماوە و کراوەتە زبڵخانە. بنکەی شوێنەواری کفری دەڵێن پاسەوانمان نییە بۆ چاودێریکردنیان. ئێمە ئاسیاوەکە و شوێنەواری سەرقەڵامان نۆژەن کردەوە بەڵام تێکدرا. دەرگاکانی چەندین جا ئێمە لەو کاتەوە نۆژەن کراوە تاکو ئێستا 3 جا چاکمان کردێتەوە بەڵام شکێنرا و بەهۆی نەبوونی پاسەوانەوە ئێمە هیچ دەسەڵاتێکمانە دووەم شتیش ئەو شوێنەواران لە چۆڵە. ئەم دوو شوێنەوارەی کفری زیاتر لە 7 ملیۆن دینار بۆ نۆژەنکردنەوەیان تەرخان کراوە. لە بری پارێزراوی مەترسی تێکچوونیان زیاترە. سامان کەریم کورد چاد نیوز کفری.